بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على رسوله الأمين وعلى آله وصحبه أجمعين. بەڕێزان خۆشەویستان، خۆشحاڵین، شادومانین لە زنجیرەی 15 بە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست دەگەینەوە لەو زنجیرە بابەت و باسەی سەبارەت بە پەروەردەی بەرنامە و پرۆگرامی پێغەمبەری خودا صلى الله عليه وسلم بۆ پەروەردەی منداڵ. خۆشەویستان، لەو زنجیرەیە باسی شێواز و ڕێگاکانی پەروەردەکردن دەکەین کە شێوازەکانی پەروەردەی منداڵ شێوازی زۆری هەیە لەوەی کەوا ئینسان بتانی منداڵەکەی فرامۆژ نەکە، هەز بە بەرپرسیارەتی بکە، لەسەر شتە باشەکان تەشجیعی منداڵەکەی بکە، هانی بدا، لەسەر شتە خراپەکان ڕێگریان لێ بکە، ئاگداریان بکاتەوە لە خراپەی ئەو شتانی کە خراپن، ئەو شتانی کە لە زەرەری ئەو منداڵەیدا. بۆیە ئیمامی غەزالی ڕەحمەتی خوای لەسەر بێ دەفەرموێ فالصبي إذا أهمل في ابتداء نشوئه منداڵی بچووک ئەگەر لە سەرەتایەکەی فرامۆش کرا، پەروەردەی جوان نەکرا، ئاگدار نەکرایەوە لە شتە خراپەکان، خرج في الأغلب رديء الأخلاق. لە کۆتاییدا منداڵێک دروست دەبی، پیاوەکی لێ دروست دەبی، ئەخلاق و خوڕەوشتی خراپ دەبیتن، کەذابن حەسوودا، کەسێک درۆزن دەبی، دوو لە ڕووی ئێوەی بەڕێز، کەسێک دەبی حەسوود دەبیتن، دڵی بوغز و غەرەزی تێدا دەبی، سەڕوقەن نەمامە، کەسێک ڕەنگە فێری دزی بیت کە وەختی خۆی ئاگاداریان نەکردەوە لە خراپەی ئەو سیفەتە، نەمامن کەسێکی فتنە باز دەبی، ذا فضول وضحك وكياد ومجانة، کەسەکە خۆتی هەردەقوڵێنیتن لە هەمووی شەک، هەمیشە بەردەوام پێ دەکەنیتن، کەسەکە جدیاتی کەمە و ئەو کەسەیەکەوە بەڕاستی هەمیشە و بەردەوام پیلانی خراپ دادنی لۆ کەسی دەور و بەری خۆی. وإنما يحفظ عن جميع ذلك بحسن التأديب. ئەو منداڵە بە چ پارێزراو دەبی لە هەموو سیفەتە خراپانە؟ دەفەرمێ بحسن التأديب، بەوەی کەوا منداڵ پەروەردەی جوان بکرێ و هەروە هۆکارەکانی پەروەردەکردن بە جوانی و بەڕێک و پێچی لە بۆی بەکار بێ. لوقمانی حەکیم کاتێک کە نەسیحەت و ئامۆژگاری کوڕەکەی خۆی دەکا دەڵێ ضرب الوالد لولده كالسماد للأرض. کاتێ باوک لە منداڵەکەی دەدا چاوی لێ سۆر دەکاتەوە، هەندێک ئازاری و عەزیەتی دە لەسەر دەکشتی خراپ، ئەو ئەشکەنجەیە، ئەو عەزیەتە، ئەو لێدانلو ئەو منداڵەی کوچی میایەکی بە عەردی وەردەکەی، ئەو عەردە زۆر گڕوتین و هەروەها بەرهەمی زۆر چاکتر دەداتن لە بۆ خاوەنەکەی. لێدانیش لەو منداڵ، ئاگدارکردنەوەی منداڵ، چاو لێ سۆرکردنەوە، ئاگدارکردنەوەی لە شتە خراپەکان ئەوەندە گرنگ و مهمە. لێ بەڕێزان و خۆشەویستان، بزانە یعنی شێواز و ڕێگاکانی پەروەردەی منداڵ یەکێک لە شێواز و پەروەردەکان ئەوی بریتە لەوەی التەعدیب والتعلیب. یەکەمیشت منداڵی فێری ئەدەب بکەی، منداڵی فێری هەندێک شتێک بکەی کە پێویستە، کە زەڕورە لە بۆ ژیانی ئەو منداڵە. یعنی منداڵ لە سەرەتایەکەی کەوا فێری قسە دەبی، حتا لەو منداڵی کە مادەم فامی کرد دەزانی ئەو شتە پیسە، دەزانی ئەو شتە خراپ و خەتەر و زیان بەخشە، دەبی داک و بە ئاگداری بکاتەوە. لۆیە زۆر گرنگ و پێویستە بەڕاستی دایک و باوک لە خەمی منداڵەکانیان بن، هەمیشە و بەردەوام ئاگداریان بکەنەوە لەو شتانەی کەوا زیان بەخشە لە بۆ ئەو منداڵانە. لۆیە خاڵک ئەهەم بزانە تەعدیب لەگەر التعلیب، یعنی مەسەلەی ئەدەب، مەسەلەی تەربیەت دەبی هاوشان بی، هاوتەریب بی لەگەر فێرکردن. هەموو فێرکردنەک ئەگەر ئەدەبی تێدا نەبوو، هەموو فێرکردنەک ئەگەر ئەخلاق و خوڕەوشتی تێدا نەبوو، بەڕاستی ئەو عیلمێکی بێبەرەکەتە، عیلمێکی بێسوودە، کەسەکە سوودی لۆ خۆشی نابی نەک لۆ دەوروبەر. لۆی ئەگەر تەماشا بکەی ئەو وەزارەتەی کە کاری فێرکردن دەکا ناوی چییە؟ پێی دەوترێ وەزارەة التەربیەة والتعلیم. یعنی بزانە التەربیە والتعلیم هەردووچیان بێک، بەڵام چیان لە پێشیان باس کرایە؟ تەربیە ئەو دە تعلیم.
لۆیە بەڕێزان خۆشەویستان زۆر گرنگە کاری پەروەردەکردن کاری فێرکردنی خوڕەوشتی جوان هاوتەریبی لەگەر چی لەگەڵ فێرکردن ئەو خاڵە زۆر گرنگە ئینسان بەڕاستی دەبی زۆر ئاگاداری بیتن یەکەیشتر لە هۆکار و ڕێگاکانی پەروەردەی منداڵ لەو ڕێگایانی پەروەردەیە ئەویش ڕاستکردنەوەی هەڵەکانی منداڵ ڕاستکردنەوەی هەڵەکانی منداڵ یعنی منداڵ بە طبیعەتی حاڵ هەموو ئینسانێک حتى ئەگەر گەورەش بیتن هەڵەی دەکا غەڵەتی دەکا وەکو پێغەمبەری خودا صلى الله عليه وسلم دەفەرمێ كل بني آدم خطاء هەموو مرۆڤێک معرەزە هەڵەی دەکا تووشی هەڵە و غەڵەت دەبیتن بەڵام پێغەمبەری خوا دەفەرمێ صلى الله عليه وسلم وخير الخطائين التوابون باشترینی هەڵەکار و گونەهبار ئەو کەسەیە کەوا تەوبە دەکا پەشیمان دەبتەوە دەگەڕێتەوە لەو خراپەی کەوا کردیتی کەواتە لێرەدا برا بەڕێزەکان خۆشەویستان زۆر گرنگە دایک و باوک کە غەڵەتەی لە منداڵی دیت چاوپۆشیری نەکە ئاگداری بکات و برێ ڕۆڵە گیان ئەو شتت هەڵەیە نابی ئەو هابکەی ڕێگە ڕاست و دروستەکە بەو شێوەیە لۆیە حتى هەندێک جار بێ بابەتی عەقیدەیە هەندێک جار بابەتەکە پەیوەندی بەو منداڵەی وەیە لە بینی خۆی و خوای گەورە سوبحانەهو وتەعالا هەندێک بابەتێ غەڵەت و هەڵەی کۆمەڵایەتیە هەندێک بابەتێ هەڵەی زمانەوانیە دەبی ئەو منداڵی لێ ئاگادار کاتەوە دایک و باب ڕۆڵە گیان ئەو هەڵوێستت بەرامبەر بەخوا غەڵەتە نابی ئەوها بکەی دەبی ئەوها بری دەبی ئەوها بکەی و ئەو قسەت کە کرد ئەوە شێوازەکەی غەڵەتە وانە بەڵکو ڕێگا ڕاست و دروستەکە بەو شێوەیە ئیمامی ئەبوو داود لە عەبدوڕەحمانی کوڕی ئەبی عوقبە ئەویش لە بابی دەجێڕتەوە دەفەرمێ عەبدێک لە خەڵکی فارس بوو دەفەرمێ لەگەڵ پێغەمبەری خوا بووم صلى الله عليه وسلم لە چێن دەرێ لە ئوحود دەفەرمێ منیش لە پیاوەکمدا لە کاتی برێگەرمەی غەزایەکەدا لە یەکێکی مشریکەکانمدا اینجا دەرێ گوتمە ئەو کەسەی گوتم خذها وأنا الغلام الفارسي دەرێ ئەو گوتیان شیرەکەم لێ وەربگرا ئەمن ئەو گەنجەم کە گەنجێکی فارسی بە فالتفت إلي رسول الله صلى الله عليه وسلم پێغەمبەری خوا ئەو ئاوڕەشی لە گەنجەکەی داوە وتی هەلا قلت وأنا الغلام الأنصاري تو کابرایکی خەڵکی شاری مەدینەی قەدیم خەڵکی فارس بووی لۆ ئێستا فەخر و شانازی بە باو باپیرانی قەدیمت دەکەی شوێنێک کەوا وڵاتی فارسە لۆ فەخر و شانازی بە خەڵکێک ناکەی کەوا خەڵکی شاری مەدینەنە شاری مەدینە خەڵکێکی زۆر پیرۆزە ئەها پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم ئاگاداری ئەو گەنجە دەکاتەوە لە ناو گەرمەی غەزا لە ناو گەرمەی شەڕ وامەڵێ ئەوها بڵێ بزانە کە ڕەخنەی لێدەگەی وامەڵێ ڕێگە ڕاست و دروستەکەشی لۆ ڕوون دەکاتەوە کەوا وا گونجا و وا باشە ئاوا بڵێ لۆیە بەڕێزان و خۆشەویستان بەڕاستی ئەوەی کە زۆر گرنگە ئینسان کەوا ئاگاداری فکر و بیر و بۆچوونی منداڵەکانی بکاتەوە بە تایبەت لەو ڕۆژگاری ئەوڕۆ منداڵ دەستە دەری منداڵ دەستە قوتابخانە لەگەر منداڵی گەڕەچێ لەگە خزم و کەس لەگە ئەولا تەمەشا دەکەی منداڵەکەت تەمەشای هەسوکەوتەکانی بکە بزانە فێری چ بووە بزانە چ قسەیەک دەکا زوو بەهانای وەرە لە قسەکانی شتی لێ وەربگرا بەلە ڕۆڕە گیان ئەو قسە لە چێوە گرتیا ئەوە ئەوهانیە ئەوها بۆ شێوەیە حتى پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە زۆر بە تەنجی منداڵانەوە چووە لە پەروەردەی منداڵ هەر کاتێک هەڵەکی بدیت باە ئاگاداری تیان ئاگاداری دەکردنەوە لەو غەڵەیە ئەبی الحەکەمی غیفاری ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ دەفەرمێ داپیرم دەفەرمێ باس کە دەکە دەفەرمێ عن عەمی ئەبی کە مامی باوکم بووە کە ڕافعی کوڕی عەمرە دەفەرمێ من لەگەر منداڵێک یعنی کوڕە گەنجێکی تازە پێگەیشتی غولامێک کە لە تەمەنی 15-16 ساڵانە هەر دەستای خوددار خورمایەکانی ئەنساریەکان خەڵکی مەدینە
خورمامان لێ دەکردەوە بە پێغەمبەریان وت خەڵکی ئەنساری کان خاوەن دار خورمایەکان وتیان ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم منداڵەکەیە کوڕە گەنجە کە تازە پێگەیشتووە دێتن خورمایەکانی ئێمە لێ دەکاتەوە و فڕی دەدا دەفەرمێ منیان بردە لای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بزانە تەمەشای ئەو خوڕەوشت و ئەخلاقە جوانەی پێغەمبەری خوا بە چه شێوازێکی جوان ئاگاداری ئەو سیفەتە خراپەی دەکاتەوە پێغەمبەری خوا کە کاکە بۆ وا دەکەی پێغەمبەری خوا فەرمووی یا غولام لیمە تەڕمی النەخلە ئەوە لەو خورمای ئەو خەڵکانی خەڵکی مەدینەی لێ دەکەی و فڕی دەدەی دەرێ فەقولت ئاکل ئەخرەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەمن خورمایەکان دەخۆم فقال پێغەمبەر فەرمووی لا تەڕمی النەخلە بزانە نەکەی خورمایەکانی سەرێ لێ بکەیەوە ئەوەی خەڵکیە مافی خەڵکە گوناعت دەگاتێ وەکل مما سەقەتە فی ئەسفەلیها بەڵام ئەگەدەن کە خورمایەک کەتە خوارێ لە بن دار خورمایەکەی کەتیە لە خۆت هەر دەگریەوە دەخۆی بیخۆ بەڵام نەکەی دار خورمای ئیسەرێ لێکەی و حەقی خەڵکیە گوناعت دەگاتێ ماڵی خەڵکیە اینجا دەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چ ڕەحمەتێک للعالەمین بووە دەفەرمێ مسح رأسي پێغەمبەر دەستی بەسرم داهینە و دوعای لۆ کرد و فەرمووی اللهم أشبع بطنه یا ربی خوایە زجی ئەو منداڵی تێر بکەی لە برسان دەست لە بۆشتی خراپ درێژ نەکاتە بزانە ئەوە خوڕەوشت و ئەخلاقی پێغەمبەری خوایە صلى الله عليه وسلم بەو شێوەیە پێغەمبەری خوا ئەو منداڵە پەروەردە دەکا فێری دەکا لە شتی خراپ خاڕیشتر لەو خاڵانەی کەوا لە هۆکار و ڕێگاکانی پەروەردەی منداڵ ئەویش بریتە لە چی لەوەی کەوا التدرج في التأديب واتە پلەبەندی لە پەروەردەکردنی منداڵ و لە ئەوەی کەوا فێرکردنی منداڵ یان لە ڕاستکردنەوەی هەڵەکانی منداڵ دەبی پلەبەندی ڕەچاو بکرێ مەسەلەن منداڵێک تەمەنی 2 ساڵە زۆر فەرقی هەیە لەگەر ئەو منداڵی تەمەنی 6 ساڵە ئەوەی 6 ساڵە لەگە 12 ساڵ 12 ساڵ لەگە 18 لەوەی منداڵەکە تێست خاوەنی ژن و منداڵە یعنی ژنت لە بۆی هینایە کوڕەکەتە غەڵەت دەکا یان کچەکەتە شووی کردیا ئەو هەڵانە هەر یەکە دایک و باوک دەبی زۆر حەکیم بن بە چ شێوازێک هەڵی ئەو منداڵانەیان ڕاست دەکەنەوە بزانە هەندێک زاری وە هەیە دەبینی منداڵەکەت غەڵەتەشی دەکا ئیشەکی دەکە ئیشەکەی سەقەتە ناڕێکە تەواو نییە دەبی پێی نیشان بدەیت ڕۆڵە ئەوەی ئەتو دەکەی غەڵەتە ئەوها نییە بەڵکو ئەو هایە ئەبوو داود ئیمامی ئەبوو داود لە ئەبی سەعیدی خودری دەجێڕتەوە دەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەلای کوڕە گەنجێک لە تەمەنی 13-14 ساڵیدا بووە تێدەپەڕی ئەو من کوڕە گەنجە خەریکی ئەوەی بۆ حەیوانێکی سەر بڕی بوو چای دەکرد یعنی کەوری دەکرد حیوانەکەی کەور دەکرد بەڵام نەیدەزانی زۆر بە ناڕێکی حیوانەکەی کەور دەکرد و ئیشەکەی زۆر ناڕێک بوو فقال له رسول الله صلى الله عليه وسلم تنحى حتى أريك دوور کەو لێرە هەتا پێت نیشان بدەی پێت نیشان بدەم کوکووی ئەو حیوانە کەور دەکرێت دەفرمێ گەنجەکە دوورکەتەوە ئەوها سەیری پێغەمبەری کرد صلى الله عليه وسلم بزانی پێغەمبەر چ دەکا دەفەرمێ پێغەمبەری خوا فأدخل يده بين الجلد واللحم ئەوە پیستەکەیە ئەوەش ئاژەڵەکەیە پێغەمبەری خوا دەستی خۆی خستە بەینی پیستەکەی و ئەوها بەو شێوەیە ئەوها بەو شێوەیە پیستەکەی دادڕنی لە گۆشت لە لاشەی حیوانەکە بەو شێوەیە حیوانەکەی وردە وردە کەور کرد ئینجا دەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەستی خۆی خستە ناو وردی حتا بن هەنگری یعنی دەستی خۆی تەواو برد ئینجا ڕۆی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمی ڕۆڵە گیان بەو شێوەی حیوان کەور دەکرێت نەک ئەوەی ئەتوو بەو شێوەیە دەیکەی واروەها ئەبی مالیکی ئەشعەری دەیفەرموو هەموو جارێ بزانە ئەو کابرا پیاوەکی ڕیز عەشیرەت گەورە بووە نەک هەر خەمی منداڵەکانی خۆی خەمی خزم و عەشیرەت و خوارزە و برازە و هەر هەمووان بووە لۆیە دەیفەرموو یا معشەر الئەشعەریین ئەی کۆمەڵی ئەشعەریەکان اجتمعوا واجمعوا نساءكم هەمووتان کۆبنەوە و ئافرەتەکانیشتان بە کۆبیتەوە ئامادە بن و ئەبناءەکم و منداڵەکانیشتان هەموو
باكوب نوا حتى أريكم صلاة رسول الله صلى الله عليه وسلم حتى بيتان نشان بدا بيتان بلين نويجي بيغمبري خواتهم بوا صلى الله عليه وسلم دفرمي أو خلقان همو لبوكو دكر دوا لبرد ساوي أوانا همو جن بياو كورجانت من ضالي قدسكا أوها تسيري أبو ماليش أشعريان دكرت عند دزنويشي زور زواني دشوست بريكو بيتشي زوان وكو أو دزنويشي كبتاوي خوي ديتوي كبيغمبري خوا صلى الله عليه وسلم چۆن دەزوێی شوشتووە بەو شێوەیە دەزوێشکەی دەشوشت ئینجا پێش دەکەت سەفی ڕیزی نوێژەکانی دەبەستە دەچووە سەفەکە پیاوەکان و منداڵەکان لە ڕیزی پێشەوە ژنەکان لە دوای منداڵەکان پێش نوێژی لە بۆیان دەکرد بزانە باب ڕئیس عەشیرەت پیاوی گەورە بەرپرس دەبی ئاوا خەمی دینی خزب و کەس و دەور و بەرەکەی خۆی بیتن لۆیە پلەبەندی لە مەسائیلی پەروەردەی منداڵ پەروەردەی عنی بەکارهێنانی هۆکارەکانی پەروەردە یەک لەو شتانە ئەوەیە بەڕێزان و خۆشەویستان وەچی گوتمان بە قسە ڕاستکردنەوەی هەڵەکان ئەوە خاڵی یەکەمە زۆر گرنگە دووەم بە کردار پێی نیشان برێ کوڕی خۆم ئەوی شەی دەکە ئەوهانیە لی وەگرا برێ ئەوهانی ئەو ینی شتێکی لە پێش ئەنجام بدە ئەوجە کە شتەکەت کرد بە چاوی خۆت بە چاوی خۆیت برێ ئەوجە لەمە دووە ئەوها بکە ئەوە هەنگاوی دووەم بوو هەنگاوی سێەم پێنیشاندانی هۆکارەکانی سزا مەسەلەن لۆ نمونە سۆندێک برێ و سۆندەی دەبینی ئەوە ئەگەر هەر کەسێک سەرپێچی بکە ئەوە لە ئەوەیە العەسا لمن عەسا وانیا دار کە عەسا زمانی عەرەبی پێی دەرێن دار قامچی برێن داری گۆپار و ئەوانە پێی دەرێن عەسا لۆ چێ لمن عەسا لۆ ئەو کەسەی سەرپێچی دەکا لۆیە یەک لەو شتانە سنەتی پێغەمبەریە صلى الله عليه وسلم قامچیەک هەڵبواسرێ لە ماڵ لۆیە دەڵێ پێغەمبەری خوا دەیفەرموو علقوا الصوت حيث يراه أهل البيت قامچیەکەی خۆت هەڵبواسە لەو شوێنەی کەوا ماڵ و منداڵەکەت دەیبینن مەسەن لە هۆڵەکە لەو شوێنی کە لی دادەریشن وانیا ئەوە لۆ فإنه أدب له دەبتە مایەی فێربوونی ئەدەب و ئەخلاق لە بۆ منداڵەکەت کەواتە لێرە لۆ پێغەمبەری خوا دەفەرمێ قامچی شلە یعنی وەکو سۆندە مەسەلەن بەڵام دار عادەتەن ڕەقە ڕەنگە بشچێنیتن داروی کابرا زۆر بە تووڕەی عەسەبیە لێی دەدا احتیمالی هەیە جێشی بشچێ ئەو منداڵە عەزیەتی پێ بگا وانیا شوێنە واری پەیدابی بەڵام سۆندە نەرم و شلە یان قامچێک شتێکی ئەوها قایشەک شتێکی ئەوها بیتن ڕێگا برین قۆناغی چوارەم لە پلەبەندیەکان ئەو جارە شەد الئوذن جێ ڕاکێشان وانیا یعنی ئەو ئاگدارکردنەوەیە لۆیە دەفەرمێ عەبدوڵڵای کوڕی بوسر دەفەرمێ دایکم ئەمنی ناردە لای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەندێک وشەی ترێ لۆ پێغەمبەری بم دەفەرمێ پێشێ بگەم بە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چەند قلەکم لێ دەخوارد وردە دەخوارد و دەڕۆیشتم دەفەرمێ کە گەیشت بکەن پێغەمبەری صلی الله علیه وسلم پێغەمبەر جێی گرتم وتی یا غودەر هەی غەدارە رێ وەڵڵا لە ڕێ لە خۆت تێرت خواردی ئەو جلۆم نتینە ئەها بەو شێوەیە یەکەیشتر خاڵی چارەم دێلینەوە لە بۆ وانەی داهاتوو ئەیش کە بریتە لە لێدان و بەکارهێنانی لێدان لەبەرەوەی ئەو ڕێگایکی زۆر گرنگە شێوازی بەکارهێنانەکان حەز دەکەم لە بەرنامەی تایبەت لە زنجیرێکی تایبەت ئاماژەی پێ بکەین چکە بەڕاستی بابەتێکی زۆر گرنگە دەپاڕێنەوە لە خوای گەورە حاڵمان چاک بکە منداڵەکانمان ساڵح بکە لەو وانەیە بە کورتی ئەوەی کە بیرێمەوە ئەویش گوتمان کە بریتە لەوەی واتە گوتمان پەروەردە و فێرکردن شێوازەکانی ئەوەیەکەوە یەک لە شێوازەکانی ئەوەی یەکەم خاڵ ئەوەی کە زۆر گرنگە ڕاستکردنەوەی هەڵەکانیان بە زوبان هەنگاوی دووەم ڕاستکردنەوەی هەڵەکان بە پێنیشاندان ئەوە خاڵی دووەمە ئەو جارە یەکێشتر لە ڕێگایەکان ئەوەیەکەوە وتمان کەوا پێنیشاندانی ئامێر و هۆکارەکانی سزا کە بریتە لەوەی کەوە گوتمان یەکێک لەوانەکەوە هەڵواسینی قامچیەکە لە ماڵێ
بیبینن خاڵی چارەم و ڕێگای چارەم ئەوەیە ئەویش ئەوەیە بعد تستەمیعن جێی ڕابچێشی هەندێک زەر ئەوها مەسەر نوق و سەرچی لێدەی یعنی ئەو شتانە پرچی قیتەک ڕاستباز نەک پرچی دەدبیری بەعاستەمیعن شتێکەوە ئەو منداڵەس بکە کە غەڵەتەکی کردیە ئاگاداری بکەوە دەپاڕینەوە لە خوای گەورە عاقبەت خێرمان بکە و منداڵەکانمان صالح بکە وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين.